بینەرانی عزیز سڵاوتان لەبێت. بەڕێزان ناوەندی سیاسی و ڕۆشنبیری و ئەکادیمی لە کوردستان ئەو ناوەندە گرنگ و هەستیارانن کە ڕۆڵ و کاریگەری و جێپەنجەیان لە ژیانی تەواوی کۆمەلگا و یەک بە یەکماندا هەیە. لە هەمان کادا ڕۆڵی هەریەک لەو ناوەندانە بەجیا و کاریگەریان لەسەر یەکتر ئاراسی ژیانی ئێستا و هەداهاتووی کۆمەلگا و تاکەکانی دیاری دەکەن. لەمڕۆدا بەهۆی گوتاری زاڵی سیاسی و فراوانبوونی ڕوبەری سیاسیەوە ناوەندی سیاسی کاریگەری خۆی لەسەر ناوەندەکانی دیکەی ڕۆشنبیری و ئەکادیمی دروست کردووە. هەر بۆیە پێویستە بپرسین لە ئێستادا بەردۆخی سیاسی لەم هەرێمەدا بە چ ئاقار و ئاراستەیەکدا دەڕوات؟ ئایا لە ناوەندی سیاسی بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە شتێک هەیە بە نێوی فەلسەفەی سیاسی؟ ئەگەر نییە چۆن فەلسەفە بۆ نێو کاری سیاسی بجۆزینەوە؟ ئایا ئەوەی لە نێوان ئۆپۆزیسیۆن و هێزەکانی دەسەڵاتدا هەیە بەتەنها گرفتی گەندەڵی و شەڕی دەسەڵات و نادادوەری و دژە یاسایە، یاخود گرفتەکە نەبوونی سیستم و فەلسەفەی سیاسی و حکومڕانیە لە کوردستاندا؟ ئایا سیاسەتێکی خاڵی لە مۆڕاڵی سیاسی و دیموکراسی و مافەکانی مرۆڤ و سەروەری یاسا دەتوانێت هەڵگری فەلسەفەیەکی دیاریکراوی سیاسی و حکومڕانی دروست بێت؟ لە ئاواباردۆخێکدا کاریگەری کوتاری زاڵی سیاسی لەسەر ناوەندە ڕۆشنبیری و ئەکادیمیەکان تا چەندە و پەیوەندی نێوانیان چۆنە؟ کۆمەلگای کوردی بەم حاڵەوە چەند توانای بەرهێنانی ڕۆشنبیری هەیە؟ ئەگەر بەرەم هاتووە ڕۆڵ و کاریگەری تا چەندە و ناوەندە ڕۆشنبیری و ئەکادیمیەکانی ئێمە چەند توانیوانە بەرەنگاری کوتاری زاڵی سیاسی ببنەوە و تا چەند لە توانایاندا بۆ هێزێکی معنەوی و کاریگەر و فشار دروستکەر بن؟ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر بارودۆخی ئێستای سیاسی و ناوەندی ڕۆشنبیری و نێوەندی ئەکادیمی لە کوردستان و وەڵامدانەوەی و پرسیارانی لەسەرەوە ئاماژەی پێکرا. لە چاوپێکەوتنی ئەم جارەدا میوانداری بەڕێز دکتۆر ئازاد حەمە خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە فەلسەفە و مامۆستای فەلسەفە لە زانکۆی سلێمانیمان کردووە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەریە. دکتۆر ئازاد بەخێربێی بۆ بەرنامەکە. دکتۆر جان من پێم خۆشە سەرەتا بۆ پرسیارە بێمەلات بەوەی کە ئایا لە ئێستادا بارودۆخی سیاسی لە هەرێمدا بە چ ئاقار و ئاراستەیەکدا ئەڕۆ و خوێندنەوە هەڵسەنگانی تۆ بۆ بارودۆخی ئێستای سیاسی و ناوەندی سیاسی کوردستان چییە؟ ئەوانەی قساکەن لەسەر بارودۆخی سیاسی کوردستان ڕۆژانە کەم نین، واتە قسەکردن لەسەر بارودۆخی سیاسی کوردستان تا ڕادێ بووە بە جۆرێک لە کاوێش سیاسی و خۆجوینەوە. بەس بە باوەڕی من دەبێت لە قسەکردنەکانە جۆرێک لە وەرچەرخاندە ڕوودات، بۆی ئەو وەرچەرخاندنە ڕوودا دەوێت سیستەمی زمانەوانی گفتوگۆکان بگۆڕێت. ئەگەر جدیتر قسە بکەینمە لەسەر ئەو تەوەریە لەم لایەنە ئێمە ئەتوانین شتێکی کەوتۆ بڵێنکەوە من بەستمەوەی قسەکردن لەسەر نادادپەروەری نایەکسانی کۆمەڵایەتی گەندەڵی غەدرکردن لە ئافرەت لە منداڵ ژینگە پیسکردن دەیە دیاردەیتر ئەمانە مانای ئەو نیان بابەتانە لاوازن بێنرخن کاوێشکاریان تیاکرێنە شێوازی قسەکردنەکان کاوێشکاری تێکراوە کەواتە ئێمە ئەبێ سیستەمی زمانەوانیمان بگۆڕین کاتێککە قسە دەکەین لەسەر نادادپەروەری لەسەر گەندەڵی لەسەر ناتەبایی لەسەر بێمافی بێدادی و دەیا دیار دەیت خودی بابەتی دیموکراسیەتیش بۆ نمونە خودی مەسلەی ئایا پێچەوانێکی دیموکراسیە دیکتاتۆریەتە یان دیکتاتۆرێتێکی شەفافە ینی بێچەک کار دەکات و زۆر دیار دەیتر مەبەستی من ئەمەیە لێرەدا گۆڕینی شێوازی گفتوگۆ ئاخافتن هێنانە پەیڤین لەسەر ئەم دیاردانە گرنگە لەبەرەوە ئاراستەیەکی زۆر کاوێش سیازی وەرکردووە کە ئەو ئاراستەیە ژوەر دەگرێ بە باوەڕی من گفتوگۆکان نەزۆک دەبن عاقیم دەبن هیچ بەرەم نایەنن هیچ تازەگەریەک لە گفتوگۆکانە نابێ کە نەبوو شتێک نییە بناوی چارەسەرەوە چونکە کاتێک کە کێشە هەیە لەبەرەوەی کێشە هەیە قسەکردن هەیە گفتوگۆ هەیە کە قسەکردن هاتە پێشێ کەواتە بێدەنجی دیهەید و خواحافیز بێدەنجی نامێنێ کە بێدەنجی نەما قسەکردنێک کاتە قسەکردن بۆ چارەسەرکردنەکەواتە بەدوای چارەسەرکردنی ئەو پرۆبلێماتیکانە دەگەڕین کەوا ئێمە چارەسەریکەین. لێرەدا ئەگەر سێری باروداخی سیاسی ئێستای کوردستان بکەین بڵێن شتە هەنووکەی یەکانەوەیە نالەبارە باری سیاسی نالەبارە بەڵام هەندێک لایەنەیە ناوچەکە بارودۆخی سیاسی نالەبارە ناتوانین بڵین ئەستێرێکی سیاسی بە ناوی ئەستێری سیاسی کوردستانە دروستکەین لە هیچ ئەستێرەکانی تر نەکات لە دنیادا و بەتایبەت لە ناوچەیەکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نزیک لە ئێران و عێراق و تورکیا و سووریا ئەوانە ئەمە ئەو لایەنەیە کە ئێمە بێ لە بەرچاوی بگرین بەس ئەمە مانای ئەوە نیە ئێمە پاساودان بۆ ئەوواکەین دەیقیناکە بە بارودۆخی سیاسی نالەبار بێت ئەمە ئەوەیان نییە. دووەمیان ئێمە ئەزمونێکمانێ ئەزمموی پاش ڕاپەڕین 22 ساڵی بەسەر تێپەڕی کەواتە ئێمە بێت تەماشا بکەین ئایا چەند نالەبارەکان خۆیان دووباراکەنەوە ناتەباییەکان نایەکسانیەکان ناهەمواریەکان بەدیەکان خراپێ سیاسیەکان شەڕی سیاسی بەدی سیاسی خۆی دووباراکاتەوە چەند کردوێتی بەدڵنیایەوە هەیە دووباراکاتەوە بەس هەندێک جار لە فۆرمی ترای کاتە و ڕەنگە بۆ هەندێک کەس تازە بێت
بەس بۆ ئەوانەی کەەوە چاودێرن ئاگایان لە بارودۆخەکە ئاگان لە هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی هەیە دەزانن لە فۆرمی ترە خۆی دووبارە کردوێتەوە ڕەنگی شەدەسەڵاتی سیاسی لەو بارەیەوە زیرەک بێ ژیر بێ بتانێت لە فۆرمی ترە قەیرانەکانی خۆی بەتاڵ کات. بەڵام لێرەدا هەندێک مەسایلی تریش دیسان دووبارە دەکاتەوە سەبارەت بەوەی کەەوە ئێستا بۆ نمونە لەگەڵ هەموو هەلومەرجێکە لەگەڵ هەموو بارودۆخێکە جۆرێک لە گفتوگۆ جۆرێک لە کێشە جۆرێک لە قەیران دێتە پێشێ بۆ نمونە ئێستا زۆر جار باس لەوە ئاکرێ زۆر بێ میدیاکان قسە لەسەر مەسەلەی گەڕانەوەی دەستور دەکەن بۆ پەرلەمان یا بۆ شەقام قسە لەسەر هەڵبژاردن هەیە قسە لەسەر دەیها دیاردایە لەم 6 مانگەی ڕابردوودا و لە 3-4 مانگی داهاتوشدا بەڵام گشت ئەمانە ئێمە بەرەو چۆ دەبات ئایا ئەمانە فێری ئەومانەکە ئێمە چۆن پرۆبلێماتیکەکانی خۆمان ئیشکالیات کێشەکانی خۆمان چارەسەرکەین ئایا ئێمە لێزانین لە چارەسەر سیاسییان ئەتوانین چارەسەر دێن ئایا ئێمە ئەزانین پەیوەندیەکەی لە بینی کێشە و چارەسەر کەواتە ئێمە بێ بزانین پەیوەندی لە بینی کێشە و چارەسەر چییە بۆی ئێمە ئەمە تێبگەین ئەبێ قدرەتی بڕیاری سیاسیمانێ بە بڕیاری سیاسینا لای سیاسی نییە بە قەدەوەی لای ڕووناکبیریشە لای ئەو کەسەشەکەەوە ئەتوانین بڵین چاودێرە لای ئەو کەسەشەکەەوە وەفاداریەکی سیاسی بەرامبەر بە نیشتیمان بە خاکەیە ئەمانە هەموو لە کۆنتێکستێکە لە سیاقێکە پەیوەندیان بەیەکەوە هەیە. دکتۆر ئازاد یەکێک لە کێشە و قەیرانە قوڵەکانی بارودۆخی ناوەندی سیاسی ئەمڕۆ لە هەرێم تێ ئەمەژە بە وەکرێکە گرفتی گوتاری زاڵی سیاسی و دەستبردنی سیاست بۆ هەموو پتەکانی ژیان و بە سیاسیکردنی ژیانی کۆمەڵایەتیە سەرنجی تۆ لەسەر گوتاری زاڵی سیاسی لێرە هەندێک شتێ بێ باسی بکەین چ قرتاندنی کوردستان لە جیهان بە باوەڕی من زەلیلکردنی کوردستان داماوکردنی کوردستان ئێمە بێ لە کۆنتێکستێکە کوردستان و جیهانیش ببینین بەڵام ئێمە ئێستاکە لە کۆمەڵگایەک دەشین کۆمەڵگایەکی سیاسیە بەڵام هەموو مرۆڤایەتی ئەمە دەکات نەکەرێمە بەتەنیا ینی ئەستێرەی ئێمە ئەو ئەستێرانی کە مرۆڤتیایژی گشت ئەو ئەستێرانی کە مرۆڤتیای ژیاوەتیایژی ئەم ئەستێرانە کۆمەڵگای سیاسین چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە لە ئەڕستەوە دەست پێ بکەین تا ئێستا دوو دەربڕینمان هێرشیان ئەوەی کەەوە مرۆڤ ئاژەڵێکی سیاسیە مرۆڤ با بڵێن ئەوە باس لەوە دەکا کە چۆن ئاژەڵێکی سیاسی ئەم ئاژەڵە سیاسی چیمان پێ دەڵێ ئێمە کەواتە ناو کۆمەڵگایەکی سیاسیین کەواتە کۆمەڵگای سیاسی لە هەموو شوێنێک هەیە هیچ کۆمەڵگایەک نییە کۆمەڵگایەکی سیاسی نەبێت تەنها کۆمەڵگایەکی ڕوت و قوت نییە کەواتە لە هیچ شوێنێک لە هیچ کۆمەڵگایەک لە هیچ ئەستێرەیەک کە بوونەوەری تیابێت ئەوە نییە بڵێن خەڵک تەنها بەبێ سیاست بژی بەبێ سیاست ژیان نییە بەڵام کۆمەڵگا سیاسیەکان دابەشکراون بە چەند بەشێکە بەشێکی کۆمەڵگایەکی سیاسی ڕاقیە کۆمەڵگایەکی سیاسی بێقەیرانیان کەمتر قەیرانە یا هەیە نوقمی قەیران و گرفتە کە بڵێن کۆمەڵگای سیاسی ئەمە هیچێکە لەو کۆمەڵگا سیاسیانەی کە لێوان لێوە لە کێشەی سیاسی و ئەندازیاری خوڵقاندنی کێشەی سیاسی بچکۆلە لە گەورە دەمدەمی تازەی هەیە باشە کەواتە ئێمە گە تەماشای هەنووکە بکەین هەنووکەی ئێمە چییە هەنووکەی ئێمە ئێستاە هەنووکەی ئێمە ئەو تێکرای ئەو کێشە سیاسیانەیە کە هەن ئەمڕۆ کۆبوونەتەوە کە بە باوەڕی من بەشێکی زۆری پەیوەندی بەوەیە کە چۆن ئەو حیزبە سیاسیەکان ڕەفتار لەگەڵ یەکەکەن چۆن ئەمان دوای ڕەفتارەکەن لەگەڵ ئەمەی کە پێڵێن هاوڵاتی وای پەیوەندی نێوان هاوڵاتی و دەسەڵاتی سیاسی کە بە باوەڕی من هێرچێکە لە لاوااسترین لە پەیوەندیەکان یان با بڵێن ئەگەر باس لە کۆمەڵگا سیاسیەکان بکەین چەند کۆمەڵگایەکی سیاسی هەیەکەوە لێ نەزانە ناشارستانیە لە پەیوەندیکردن بە هاوڵاتیەوە کۆمەڵگای سیاسی ئەمە هیچێکە لەو کۆمەڵگایانە کەەوە باوەڕێمە بە کارێکی زۆر بکەین بۆ ئەوەی کەەوە بۆی کە وا بکەین سیاست پراکتیزە بێ بە شێوەیەکی شارستانی هاوچەرخانە یعنی زۆر جار ئێمە دەبێت بریلەوە بکەینەوە فلان حیزبی سیاسی چی لێ بکەین بۆی حیزبێکی مرۆیی بێ حزبێک بێ ڕەفتاری سیاسەکەی شارستانی بێ ئەو حیزبەی کەوا ڕەفتاری سیاسەکەی شارستانیە مرۆییە کامە حیزبە ئەبێت چۆن بێت کەواتە ئێمە لێرەدا قسە لەسەرەوە دەکەین کەوا کۆمەڵگەی سیاسی دەبێت کۆمەڵگایەک بێت کەوا لە دیالۆگدا بێت هاوڵاتی لەگەڵ دەرەوەی خۆی و هاوڵاتی لە ناوەخۆی ینی هاوڵاتی لە بینی خۆیانە جگە لەگەڵ هاوڵاتی لەگەڵ سەرەوەی خۆی کاکە دەسەڵات کێشەی ئەو کۆمەڵگایانی کە کۆمەڵگای سیاسی ناهاوچەرخن ناشارستین ئەو کۆمەڵگا سیاسیانەیە کەوا دەسەڵاتی سیاسی لە هەوای سیاسی خۆیەتی کەواتە حسێب بۆ دەنگی سیاسی ئەوی تر ناکرێت کە هاوڵاتیە کە زۆری نەکات بە هەمان شێوە لە ناو کایە سیاسیەکە دیدێکی ڕۆینێکی تر هەیە بۆ بارودۆخی ناوەندی سیاسی ئەمڕۆ دەوتری ئێمە هەمومان بەشدیارین لە کای سیاسیە بەڵام
کەممان هۆشیارین لە کای سیاسیە. سەرنجی تۆ سەبارەت بەو تێزە چییە؟ خۆی بەڕاستی سیاستکردن هەر خۆی سیاستکردن پلێکە لە هۆشیاری، پلێکە لە هزرەوانی، واتە زۆر جار دەوترێت سیاسی واتە ئەو کەسی کە بیریارە کە هزرەوانە، بەڵام ئایا ئەمە چەند لە ناوچەی ئێمە پیاڕۆ دەکرێت پیاڕۆ کراوە؟ پرسیارەکە ئەمەیە. ئایا سیاسی ئێمە فعلەن من ئینکاریەوە ناکەم تاکوتەرا دەبێ هەبێت بە تاکوتەرە لە کۆمەلگایەکی سیاسی گەوری وەکو کۆمەلگای سیاسی کوردی کە ئەزمونێکی تێر و تەسەلی هەیە کە وتاری ناسیۆنالیزمەکەی پتر لە 100 ساڵە معقول نییە تاکوتەرایەکی هوشیاری سیاسی هەبێت کە زۆر جاریش ئەو تاکوتەرایە هەر لە ناو خودی کای سیاسەکە لە ناو ئەو زۆنە و بازنە سیاسیە فرامۆش دەکرێت، پەراوێز دەکرێت، بێدەنگ دەکرێت، سەرکوت دەکرێت، کەواتە هوشیاریەکە بە شێوەیەکی تر بە زیانی کەوتوتەوە. کەواتە خودی سیاست ئێمە بێ قەناعەتمان بۆ هەبێ خوڵقاندنی شیاویە، خۆی بوارێکە بۆ خوڵقاندنی هزرەوانی بیریاری، چونکە سیاسی خۆی بیریارە باشە، کەواتە ئەوەی کەوا سیاسی بیریارە ئێمە بێدان بۆ بڵین چی لە پشت بە بیریاریکردنی سیاستەوە بووە، بە دڵنیایە و فەلسەفە بووە. لەو کۆمەڵگانی کە فەلسەفە پشتی لە سیاست کردووە یا ببوورە لەو کۆمەڵگانی کە سیاست پشتی لە فەلسەفە کردووە، واتە سیاستێک پەیڕۆ دەکرێت لە دەرەوەی فەلسەفە، واتە سیاست لێوان لێو نییە لە فەلسەفە، ئەو کۆمەڵگایانە سیاستەکەی بێ ئەندازە شەکەتە، بێ ئەندازە ناشارستانی. کەواتە ئەگەر ئێستا ئەو پرسیارە بکەین ئایا لە ناوەندی سیاسی ئێمەدا بەدەسەڵات و ئۆپۆسیۆنەوە شتێک هەیە بە نێوی فەلسەفەی سیاسی، شتێک لە ئارادایە بوونەوە؟ شتەکە ئاوایە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەوی بڵێن ئێمە کوردین نەتەوەین وتارێکمان هەبوو بە ناوی وتاری ناسیۆنالیەوە، بە دڵنیایە وتاری ناسیۆنالی خۆی بەشێکە لە وتاری بڵین فەلسەفەی سیاسی، بەڵام چەند ئەمە دەرچی پێکراوە کە وتاری ناسیۆنالیزم پرۆسەیەکە لە فەلسەفەی سیاسی. ئەمە لایەنێکی تریان ئەوەیە چەند ئێمە ئەمانی کە سیاست دەکەن مەبەستم من و تۆنین چەند ئەو قەناعەتە هەیە ئەو تێگەیشتنە هەیەکەوە خودی سیاست کردەیەکی فەلسەفیە، کردەیەکی هزرەوانیە، واتە کاتێککە فەلسەفە کە پرۆسەیەکە لە بیرکردنەوە، ئەم بیرکردنەوەیە کاتێککە لە پشت کردەی سیاسیەوە دەبێت بە دڵنیاییەوە شتێکی تر ئەزمونیەکی تری سیاسیە خوڵقێنێ. ئەمە لە کۆمەڵگای ئێمەدا نییە، لە برەوەی ئاگایی بۆ ئەوە نییە کە سیاست بوارێکە لە هزرەوانی، بەقەدەوەی سیاست وەک شتێکی ئۆتۆماتیکی وەرگیراوە، سیاست بۆ سیاست وەکو هونەر بۆ هونەر، یعنی سیاست پرۆسەیەکی زیاتر دابینکردنە لای ئێمە، مسۆگەرکردنی کۆمەڵێک کێشەی نەتەوەیی، چارەسەرکردنی کێشەی نەتەوەیی و تێرکردنی ئەو برسیە سیاسیە کە هەمانە لەبەرەوەی ئێمە هەمیشە لێدراوین، هەڵواستراوین، ئاودی و کراوینەتە سنوورەکان، چۆن ئێمە لە سنوورەکان ئاودی و نەکرین بگەڕێنەوە نیشتە جێبین، لە خەیمە نەبین، یعنی سیاست بەپێی ئەو مێژوەی ئەو دێرۆکەی لە منتیقەکەی ئەمە لە پشتیەوە بووە خۆی وەک فەلسەفە نەبینیوەتەوە، یان فەلسەفە نەیتوانیوە سیاست بەخێوکە بۆ چکە خودی سیاست باوەڕی بەوە نەبووە کەوە فەلسەفە ئەتوانێ ئەمە بکات. باسی ئامادەجی چەمشی ناسیۆنالیزمی کرد لە نێو عەقڵی سیاسی کوردیە، ئەمە بۆ خۆی ئەبێتە دلیل و ئەبێتە بەڵگەیەک لەسەر بوونی فەلسەفەی سیاسی لە نێو کای سیاسی و عەقڵی سیاسی کوردیە، بەڵام هەر لەسەر خودی لەسەر چەمکی ناسیۆنالیزم خۆی دەوترێت ئەم چەمکە بۆ خۆی چەمکیشی غەمبار و گرفتارە، چەمکیشی بریندارە، چەمکی ناسیۆنالیزم چەمکیشی کەم دەست و کەم توانایە. سەپارەت بەوەچی زۆر بە کورتی من ئەتوانم ئەو بڵێم با ئێمە ئەوە نەکەین، ینی یەک وتاری ناسیۆنالیمان نییە، من باس لە کۆمەڵگەی سیاسی دەکەم، کۆمەڵگەی مرۆڤایەتی، یەک وتاری سیاسی وەکی یەک وتاری ناسیۆنالیمان نییە، وتارە ناسیۆنالیەکان فران زۆرا و جۆرن، فرەزمونن، وتاری ناسیۆنالی عەرەب جیاوازە لە وتاری ناسیۆنالی ئینگلیز، لە لاتین ئەمریکایەکان، لە ئەفریقایەکان، وتاری ناسیۆنالی لە ئەفریقا احتیمالە قوربانیەکی زۆری خست بێتەوە، ئەوەی لە شوێنێکی وەکو ئاسیا وتاری ناسیۆنالیزم لە جیهانی عەرەبی توانێتی لە ماوەی لە پاش کۆلۆنیال دیاردەی کۆلۆنیالە و لە 50-60 ساڵی ڕابردوودا ئەنجامی دابێ، ڕەنگە لە 50 ساڵێکە لە ئەزمونێکی ڕۆژئاواییە زۆرتری کردبێت. کەواتە لێرەدا ئێمە بێ بزانین کە وتاری ناسیۆنالیزم وتار گەلێکی جۆرا و جۆرن، لە کولتورێک و بۆ کولتورێک لە ئەزمونێکی سیاسی و بۆ ئەزمونێکی سیاسی جیاوازی هەیە و لەسەر ئەوە وەستێ لەو ئەزمونە سیاسەیە لەنا ئەو کولتورە سیاسەیە چۆن سیاست کراوە، چۆنیەتی سیاستکردنەکە ڕۆڵی ئەبێ لەسەر ئەوەی چۆن وتاری ناسیۆنالیزم بەخێو کراوە. ئەگەر لەسەر هەژارەکەی زیاتر بۆسم لەسەر هەژاری قسە لەسەر هەژاری ناسیۆنالیزمی کوردیە بەوەی کە هەژارێکی هەژاری هزرێکیەتی ئەوەندە هەژارە چاوەڕێ ئەکات کە گۆرانی بێژێک
ئەم نەتەوەیە بە ئەوانی تر بناسیێنێ ئەم هەژاری و کەم دەستی ناسیۆنالیزم چۆنە بین؟ بەتەئکید ئەمە بێگومان ئەمە پەیوەندێکی زۆری هەیە بە نادەوڵەمەندی بە دەستکورتی هیزری وتارەکەەوە لەبەری وتارەکە سەرەتاکانی زۆر پەککەوتە و دەستکورت بووە لەبەر دایم هەمیشە خۆی لە کۆمەڵێک سیمبۆلا بینیوەتەوە بڵێ مەسەلە سیمبۆلیەکان لە دەستپێکی سەرڵدانی وتارە ناسیۆنالیەکانی گشت کۆمەڵگاکانە گشت شارستانەتەکانە گشت کولتورە جیاوازەکانە ڕۆڵی خۆی هەبووە بەڵام کێشەکە هەوەیە تۆ وتارێکی ناسیۆنالیزمی تەمەنی 100 ساڵ زیاترە هەر بگەڕێتەوە بۆ کۆمەڵی مەسائل کە تۆ چۆن بەجلی کوردیەوە لە پاریس بگەڕێ بزوت تۆ تاوەکو 20 ساڵمێنی بڵێ کورد ینی بگەڕێنەوە بۆ عێراقی کورد ماوە و نەمردووە یان تۆ مەسەرەن بەشداری بکەی لە ڕێگەی سەمایەکەوە یان نازانم گۆرانیەوە یان مەلەوانێکی کورد بردیەوە ئەم مەلەوانە کووردە ببێت بەمای مەسەرەن بەخێوکردنی وتارێکی ناسیۆنالیزمی کوردی لە چوارچێوێکی دیاری کراودا مەبەستیم ئەوەیە دەستپێکی وتاری ناسیۆنالیزمی کوردی و دەستپێکێکی هەژارانەیە دەستپێکێکی نادەوڵەمەندە دەستکورتانەیە ئەمە بۆ دەستکورتە پرسیارەکە لێرەدا ئەمە دەرەنجامەکەوایە بەس بۆ ئەمەیە بە باوەڕی من بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ هیزری وتاری ناسیۆنالیزمی کوردی خۆی لە ڕیشەدا یعنی لەلایەک هەژارە لەلایەک پەیوەندیدار نەبوو بە هزرەوە هەروەک وتمان کاتێک کە سیاست پەیوەندیدار نابێ بە فەلسەفەوە سیاست لێ ناگەڕێ شتێک هەبێ بە ناوی فەلسەفەوە فەلسەفە پەروەردەیکە کاتێک کە سیاست محارەبەی فەلسەفە دەکات ئەمە چی دروست دەکات سیاسەتێک بەبێ فەلسەفە تا تۆ تەسەوور کە مرۆڤێک بەبێ ڕۆح ڕۆحی سیاست فەلسەفەیە باشە کەواتە دەتوانین پرسیین لە ناوەندە سیاسیەکە ئەوەی کە هەیە لە نێوان ئۆپۆسیۆن و هێزەکانی دەسەڵاتە بەتەنها گرفتی گەندەڵی و شەڕی دەسەڵات و نادادوەری و دژە یاسایی و پشکردنە مافی مرۆڤ یاخود گرفتەکە نەبوونی سیستمێکی حکومڕانی و فەلسەفەیەکی دیاری کاوی سیاسی بەتەئکید نەبوونی ئەزمون ئێمە بێ ئەزمونیمان زۆر پێوە دیارە لە هەموو شتەکانە یانی لە قوتابخانەیە کاتێکەوە ناڵێنەوە لە عشقا ئێمە بێ ئەزمونین لە عشق بازیە ینی لە دەیا حاڵاتی ترە ئێمە بێ ئەزمونین بەڵام کاتگاتە کای سیاسیە ئێمە تەماشا دەکەیت لەم دوایدا دەرکەوتکەوە گەڵێ خەسڵەتی هاوبەشیە لە بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەو خەسڵەتە هاوبەشانە چیەکات ینی نەک ئۆپۆزیسیۆن ناهێڵێ بەڵکو جیاوازیەکان ناهێڵێ ئۆپۆزیسیۆنەر دەمێنێ بەس تۆ دەمێنێ و جیاواز نییە وەکەوایە نەبێت پرسیارەکە لێرەدا بۆ هەیە بۆ بێ ئۆپۆزیسیۆن نەبێت ئەم لاوازی ئۆپۆزیسیۆنە لەم حاڵەتە چی دروست دەکات ئەوە دروست دەکات ئەمە هەیە بەشمان ناکە ئەمە هەیە تێرمان هەیە برسێتیەکەمان هێلێتەوە تونین ئێمە تونێکی سیاسین ئەم هات بۆ ئەوی تونیەکەمان بشکێنێ نەیشکاند کەواتە ئێمە بێ بە ئومێدی ئەوە بین لە ئایندەیەکی نزیکیان دووردا ئۆپۆزیسیۆنی دروست بێت مافی خۆیەتی کۆمەڵگایەکی سیاسی وەکو کوردی یا هەم کۆمەڵگایەکی سیاسی تر لە جیهانە لە هەر ئەستێرەیەکی تر بێ کە بوونەوەری تا بێ بە باوەڕی من ئاساییە فۆرمی تر لە ئۆپۆزیسیۆن هەبێ چەندین فۆرم هەبێ لە ئۆپۆزیسیۆن تاوەکو دەسەڵات تێگەێنێ کە من لە تۆ ناکەم من هاو شێوەی تۆنیم من هاوتای تۆنیم ئەگەر زۆر بە کورتی پێم بڵی کەوایە لە ئەوە بارودۆخەکە چۆن فەلسەفە گوێژینەوە بوونەوە کای سیاسی گواستنەوەی فەلسەفە و گواستنەوەی قەنەفەیەک نییە لە ماڵێکەوە بۆ ماڵێکی تر بەڕاستیمە پرۆسێکی قورسە ینی فەلسەفە پرۆسەیەکە لە کردەی خوڵقاندنی زانین لە پرۆسەی تێڕامان هێنانەکایەوە ئەمە ئیشی تاکە بە باوەڕی من ینی پێشەوە ئیشی دەسەڵات بێ دەسەڵات ناتوانێم شەو کۆبێتەوە بڕیاردا بە فەیلسوفمانە بێ بە فەلسەفە بکەین ینی ئەمە مەسەلەی تاکە فەلسەفە دەکات بەڵام کاتێک کە ڕێگا دەگیرێ لەو تاکەی کە فەلسەفە دەکات ئالێرە و چێشەکە دەست پێ دەکات کاتێک کە دەسەڵات دەرک بەوە دەکات فەلسەفە خەتەرە فەلسەفە مەترسیە بۆ سەر من ئەلێرەدا من داوا ناکەم لە دەسەڵات فەیلسوفمان بۆ دروستکات چکۆ دەسەڵات خۆ معمەل نییە فەیلسوف دروستکات شتیوانیە لە دنیادا کارگە نییە بەڵام فەیلسوف بەرهەمی تێڕامانی خۆیەتی تۆ لێگەڕە با تێڕامانەکانی سەرکەوێت تێڕامانەکانی بگات لەو گەیاندنەدا دەسەڵات دەردەکەوێت چۆن ڕافتان لەگەڵ فەلسەفە دەکات بەڵام کاتێک کە دەسەڵات تەماشای فەلسەفە بکات بە هەموو جۆرەکانیەوە ئۆپۆزیسیۆنەوە دەسەڵات ئۆپۆزیسیۆنیش دوو چەند بەشێکە بڵێن ئەلمانیەکان و غەیرە ئەلمانیەکان دەسەڵاتیش هەروەها ئەمانە هەموو سێر دەکەیت تا ئەندازەیەک وەک یەک تەماشای فەلسەفە دەکەن شتێکی غەریبە شتێکی ینی شتێکی عەجایبە ئەمە لایەنێکە وا دەکات ئەتوانین بڵێن ترسێک لە فەلسەفە هەبێ ترسە سەرچیەکەش لە فەلسەفە بە باوەڕی من ئەوەیە
فەلسەفە مرۆڤێک دروستەکە قودرەتی ئەوەی هەبێ بڵێ نەخێر شت هەڵەوە شوێنێتەوە گومان دەکا هەندێک لە حەزات بێدەنگە لە بەرەوەی وتن نرخی نییە هەندێک لە حەزات بە دەنگێکی بەرز بیرەکاتەوە جواتە قساکات کاتە فەیلسوف ئەو کەسەیە کە کۆنتترۆل ناکرێت بەڵام کاتێکە فەیلسوفێکت بینی و کۆنتترۆل کرابوو ئەوە شتێکی ترە فەیلسوف نییە. باشە دکتۆر ئازاد حەمایەسە پێم خۆشە بچینە سەر تەوەرێکی دی لە گفتوگۆکەمان کە ئەویش قسەکردن لەسەر ناوەندی ڕۆشنبیری کوردی ئەگەر ڕێگە بە خۆمان بین یا بە بڵێم جەراعەت و بوێری ئەومان تیابێ شتێک نێوبەرین لە کۆمەلگای کوردیا بە نێوی نێوەندی ڕۆشنبیری ئەگەر شتێکی لەم جۆرەمان هەبێ لە ئێستادا بارودۆخی نێوەندی ڕۆشنبیری کە من پێم وایە هیچی کەمتر نیە لە ناوەندەکانی دیکە ئەتوانێت کاریگەری ئەکتیڤتری هەبێ بارودۆخی ناوەندی ڕۆشنبیری لە چیایە؟ بارودۆخی ناوەندی ڕۆشنبیری کوردی بەڕاستی شایانی حەسوودی پێبردن نییە لەگەڵ ئەوەشە لە دوای 23 ساڵ کامە گەڕک لە هەموو گەڕکێکە زانکۆیی ئالی حکومیەیە مەعادێکە ئەنام کۆلێژیەکەیە باشە کەس هیچ ماڵێک نییە دووسێ کەسی لە هیندستان و ئەندۆنووسیا و قاهیرە و بەیروت نەخوێنێ کامە ماڵەگری دوو ماستەریەیە دکتۆرایەکیە یا بەڕێگایەوە وەریگرێت یعنی سێردەکەی خوێندەوارمان زۆر بووە ڕووناکبیر و ئەکادیمیمان نییە بەس خوێندەوارمان زۆرە ینی ئومی ئەمانە هەمووی دۆزێکی دروست کردووە نەخوێندەواری نەمێنێ محلومیەکە چارەسەر بوو بەڵام کێشەکەمان ڕووناکبیرمان نییە ئەکادیمیمان نییە ئەکادمی بەو مانایە کەسێکی توێژەرۆمان نییە مەسەلەی لەم بینەدا نێوەندی ڕۆشنبیری چییە و چۆنە شوێنەکەی بە باوەڕی من نێوەندی ڕۆشنبیری وتم ینی شایانی حەسوودی پێبردن نییە بۆ شیاویەکان هەیە زانکۆکان هەیە خریزێکی زۆر هەیە دەسەڵات ئەتوانم بڵێم لەگەڵ ساڵانی 91 وەگەر بەبیرت بێ خۆت 92 جیاوازیەکی ینی ناڵێم مرۆیە بەس شەڕی ناوخۆ نەماوە دەیا دیاردەی بزێ و نەماوە ئەمانە پارێکی زۆرێ پترۆ دۆلار ئەمڕۆ پارەی فڕێداوەتە شارەوە ماڵەکانەوە ینی پارە هەیە باشە ئەمانە ئەو دیاردانن کە بە بڵێن دەیتوانی ینی بەشدار بێت لە خۆڵقاندنی هەلومەرجێکی تر بەس بۆ لەبەر ئێمە بەغەڵەت لەوە تێگەیشتوین ئێمە وا هەستەکەین نێوەندی ڕۆشنبیری نێوەندێکە دەسەڵات دروستێکە وەکو چۆن هەموو شتێک دروستەکە کارگەیەک نەخێر دیسانەوە دەگەڕێمەوە بڵێم مەسئلەی ئەزمموی ڕۆشنبیری ئەزمموی تاکەکانە ئەزمموی خودە واتە خود خۆی بەشدارە بێت لە خۆڵقاندنی ئەزمونە ڕۆشنبیریەکەی خۆی کەواتە ئەزمونونەکان جۆرا و جۆرە بن ئەزمموی تاکەکان دێتە ناوەوە واتە نێوەندەکە بریتیە بێت لە تێکڕای ئەزمموی تاکەکان ئەزمموی تاکەکان لاوازە ئەزمموی تاکەکان کاوێش سازیە ئەزمموی تاکەکان هاوشێوەن ئەزمموی تاکەکان ئۆریگیناڵ نییە فۆتۆکۆپیە زۆری پڕ لە ئیستینساخ تێدەگەیت ئەمیان متەئەسیرە بە متەئەسیرە بە ڕۆمانی عەرەبی ئەمیان متەئەسیرە بە نووسینی فەلسەفەی هەندێک لە ڕووناکبیرە ئێرانیەکان ئەمیان متەئەسیرە بە نووسینی هەندێک لە موسەقەفەکانی تونس و مەغریب ئەمیان ئەوەشی کە لە دەرەوەی ئەمانە و لە هەندەرانە ئەوانە ئەویش کەوتۆتە ژێر کاریگەری ئەم کەوتۆ ژێر کاریگەری ئەمان ئەو کەوتۆ ژێر کاریگەری ئەگەر لە ئەڵمانیا بە کەوتۆ ژێر کاریگەری ڕووناکبیرانی ئەڵمانیا هەمیان کەوتی ژێر کاریگەری ڕووناکبیرانی هۆڵندی و ئەنگلۆ سەکسۆنی یعنی لە کۆتاییدا تۆ لە ژێر کاریگەریەکانە کۆمەڵە تێکست بەرەم دێنی بەڵام تێکستەکە بۆ نێوەندەکەی خۆتە کەواتە ئەم نێوەندە نەیتوانیوە سەرچڵی بەرەم بێنێ کە سنچری و ئڤنتور بەرهەم نهات ڕیسک لەناو ڕۆشنبیریە ڕیسکە بێ لە هەمیشە لە خۆ تازەکردنەوەدا بێ مغامەراتی ڕۆشنبیری واتە مغامەراتی تاکەکان تێکڕای تاکەکان نێوەند دروستەکەن نێوەند دروست نابێت لە کامیەوەیکەوە چۆن تیپێکی وەرزشی دروستە بێ بە بڕیارێکی فڵانی زۆر باشە دکتۆر ئازاد پشوویەکی کورد وەرەگرین و پاشان درێژە بە قسەکانمانین بەڕێزان پشوویەک و پاشان ئەگەڕینەوە وڵاتن